کلاسیکۆی سەرۆک کۆمار دەگاتە لووتکە، پارتی هەڕەشە دەکات و یەکێتیش دەست بە جوڵە دەکاتەوە. هۆشیار زێباری کێشەی بۆ پارتی دروست کردووە، پارتی پەیامیشی نوێی بۆ یەکێتی ناردووە، پرسی سەرۆک کۆماری کردوتە بابەتێکی شەخسی و کەسی لەگەڵ بەرهەم ساڵحدا. دەڵێن گرنگ نییە کێ وەک سەرۆک کۆمار دیاری دەکەن، ئێمە ئامادەین دەنگی پێ بدەین، تەنها ئەوە گرنگە ئەو کەسە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح نەبێت. هەرچی یەکێتیشە سوورە لەسەرەوەی بۆ خولی دووەمیش بەرهەم ساڵح وەک سەرۆک کۆمار بمێنێتەوە. بۆ ئەم مەبەستە بڕیاری داوە دەست بە جوڵەی نوێ بکات و لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی عێراقیش زنجیرێ کۆبنەوە ئەنجام بدات. زانیاریەکان باس لەوەش دەکەن کە ئامانجی کۆبنەوەکانی یەکێتی بۆ ئەوە دەبێت تا پشگیری لە تەواوی لایەنە سیاسیەکانی هەرێم و عێراق بەدەست بێنن بۆ ئەو کاندیدەی پێشکەشی دەکەن بۆ سەرۆک کۆماری نوێی عێراق. لە ئێستادا پارتی وەک کارتی فشار هۆشیار زێباری بۆ پۆستی سەرۆک کۆمار کاندید کردووە، بەڵام کاندیدبوونی هۆشیار زێباری کێشەی دروست کردووە. ڕۆژنامەی عەرەبی چاپی لەندەن ئاماژە بۆ دەکات موقتەدا سەدری هاوپەیمانی ئێستای پارتی مەیلی بۆ دەنگدان بۆ بەرهەم ساڵح زیاترە تا هۆشیار زێباری کە تۆمەتبارە بە گەندەڵی. ڕۆژنامەکە پێی وایە هۆشیار زێباری بۆتە گرفت لە بەردەم سەدردا چونکە ئەو لە نێوان بەجێگەیاندنی بەڵێنەکانی بۆ پرۆژەی چاکسازی و پێویستی بە پارتی بۆ پێکەنانی هاوپەیمانەتیەکی زۆری نەدایە. دەنگدانی سەدریەکان بە هۆشیار زێباری ناڕەزایەکی گەورەی لێ دەکەوێتەوە چونکە لە سێپتەمبەری ساڵی 2016ەوە لە دانیشتنشینهێنی لە پەرلەماندا بە ڕەزامەندی 216 پەرلەمانتار متمانە لە زێباری ساندرایەوە پاش لێپرسینەوەی لەسەر تۆمەتبارکردنی بە کەیسی گەندەڵی و خراپی داردان. پارتی هەڕشیەوە دەکەن گەر بێت و یەکێتی ڕازی نەبێت بە گۆڕینی بەرهەم ساڵح ئەوان هۆشیار زێباری دەکەن بە سەرۆک کۆماری داهاتووی عێراق. بەڵام پارتی هێشتا دەیەوێت یەکێتی ناچار بۆ کارە بکات چونکە لە یادی نەچۆتەوە لە 2018دا بارزانی ئەگەرچی بە تەواوی هێزی و پشگیری فواد حسێنی کرد بۆ سەرۆک کۆمار، بەڵام لە بەرامبەر دکتۆر بەرهەم ساڵحدا تووشی شکستێکی گەورە هات. لەگەڵ هەموو ئەمانەدا دیار نییە کلاسیکۆ یەکێتی و پارتی لە بەرژەوەندی کامیان کۆتایی دێت، بەڵام ئەوەی دەردەکەوێت ئەوەیە ئاستەمە پارتی تا سەر سوور بێت لەسەر هەڵوێستی بۆ پۆستی سەرۆک کۆمار، چونکە ئەو هەنگاوی ڕەنگە گرفت بۆ کابینەی مەسرور بارزانی لە هەرێم دروست کات و پارتیش نایەوێت بە هیچ جۆرێک لەوە زیاتر حکومەتەکەی مەسرور بارزانی لاوازتر بکات.